ئەوەی لەبارەی ئۆتۆمبیلە عێراقێکەوە نایزانیت. عێراق ئۆتۆمبیلێکی جیاواز و دەگمەن دروست دەکات. شاری کەرکووک مێژوێکی نوێی لە بواری پیشەسازیدا تۆمار کرد. بەردی بناغی کارگەی کۆمپانیای ئوروک بۆ دروستکردنی ئۆتۆمبیل دانرا. کارگەکە چەندین تایبەتمەندێتی جیاوازی هەیە، لەوانەش ئینتەرنێتی ئاسمانی و پارێزەری لافاو. کارگەکە گەورەترین پرۆژەی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لە ئاستی عێراقدا کە لە پێنج شاری عێراق تەواوی پارچەکانی بەرهەم دێت. ڕێبوەرتەها پارێزگاری کەرکووک جەختی کردوێتەوە کەم هەنگاو وازدانێکی گەورە دەبێت بۆ ئابووری شارەکەیان و عێراقیش. بە گوێرەی ئەو زانیاریانی کۆمپانیەکە بڵاوی کردوتەوە. کۆمپانیەکە نیشتیمانیە و بە شێوەی پشک هاوڵاتیان دەتوانن تیایدا بەشداری بکەن. دوای ئەوەی بەهای هەر پشکێک دەکاتە $100,000 ئەمریکی دەخرێتە لیستی بۆرسە جیهانیەکانەوە. کۆمپانیەکە دەڵێت سوود لە توانەکانی هەریەکە لە وڵاتانی ئەمریکا و ژاپۆن و بەریتانیا و ئەڵمانیا وەردەگرێت. پارێزگاری کەرکووکیش وتی دەیانەوێت ئۆتۆمبیلەکە بچێتە وڵاتانی جیهان. کۆمپانیەکە ئاماژەی بەوە کردو ئامانجی ئەوەیە لە ساڵی 2026دا دەست بکات بە ئەوبەرهێنان ئۆتۆمبیلەکانیشی کارەبایی و بەنزین و گاز دەبن. بۆ ئەوەش سوود لە پاترێکانی کۆمپانی تێسلا وەردەگرێت و ئینتەرنێتی سپەیس ئێکس تێدا جێگیر دەکرێت. ئۆتۆمبیلەکە پارچەکانی لە 5 شاری جیاوازەوە دروست دەکرێت کە یەکەمیان کەرکووکە و دواتریش لە سلەیمانی و هەولێر و بەغداد و بەسڕەش دەکرێتەوە. لە هەریەکە لەو شارانە ڕووبەری تەرخانکراوی زەوی بۆی 250,000 مەتر دووجایە، بەڵام لە کەرکووک 375,000 مەتر دووجەی بۆ تەرخان کراوە. بەوەش گەورەترین ناوەندی کۆمپانیەکە لە کەرکووک دەبێت. ئۆتۆمبیلەکەی عێراق لە 65 لە ناوخۆی عێراقەوە بەرهەم دەهێنرێت. تەنها گێڕ و بزوێنەرەکەی لەو وڵاتانی کە باسی کردوون هاوردە دەکرێت. کۆمپانیەکە بڕی $1 ملیار وەک سەرمایی سەرەتایی دیاری کردووە. بڕیارە بە دەستپێکردنی کارەکانی 35,000 هەلیکار بڕەخسێنێت. دوای خستنە بازاڕی ئۆتۆمبیلەکانیش 5,000 وێزگی کارەبایی دەکرێتەوە کە بەهۆیەوە 100,000 هەلیکاری دیکەش دەڕەخسێندرێت. بە گوێرەی خەمڵاندنەکانی کۆمپانیەکە بە هەر 5 لەقەکەی چاوەڕوان دەکات لە ساڵی یەکەمدا $2 ملیار و 400 میلیۆن قازانج بکات. لە ساڵانی دواتریشدا قازانجەکەی بە شێوەیەکی خێرا بەرز دەبنەوە. ساڵانەش دەتوانێت 80,000 ئۆتۆمبیل بەرهەم بێنێت. ئۆروک کە ناوەکەی ناوێکی مێژووی عێراقیە لە 4 شێوەی جیاوازی ئۆتۆمبیلدا کار دەکات کە ئۆتۆمبیلی ساڵۆن و پیکاب و پاس بە کارپێکەری کارەبا و بەنزین و گاز بەرهەم دەهێنێت. ئۆتۆمبیلی باریش بە بەنزین و گاز بەرهەم دەهێنێت. جگە لە ئینتەرنێتی بانگەشی ئەوەشی کردووە کە تایبەتمەندی پاراستنی ئۆتۆمبیلەکە لە لافاو جێگیر دەکات. بەوەش دوو تایبەتمەندێتی کە لە ئۆتۆمبیلە عێراقیەکەدا هەیە دەگمەنن لە ئۆتۆمبیلەکانی ئێستای جیهاندا.